سڵاوتان لەبێت تۆم کاتتان باش هەڵبەت لە چەند ڕۆژی ڕابردوودا لە شاری ڕقی ڕۆژاوای کوردستان هەڵبەت گرێبەستی کۆمەڵایەتی دەستور لەلایەن ئەنجومەنی گشتی ئیدارەی خۆسەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و پەسەند کرا ئەمەش بە هەنگاوێکی گرنگ دانرا بۆ تێپەڕاندنی ئەو دۆخێکی ئێستا لە ناوچەکە هەیە بە تایبەتی لە ڕووی سیاسی و ئەمنیەوە پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئایا دەستور یاخود گرنگی دەستور لە دەوڵەتدا چییە بۆ ڕێکخستنی ژیانی تاکەکانی کۆمەڵگە و هەروەها کاری دامەزراوە فەرمیەکانی دەوڵەتیش بە هەمان شێوە دەزانین ئێستا هەرێمی کوردستان خاوەنێکی دەستوری هەمیشەیی نیە بەڵکو لە چەند ساڵی ڕابردوودا پرۆژەی دەستور لە پەرلەمانی کوردستان بە مەبەستی هەموارکردنەوە و یاخود پەسەندکردنی بۆ دەستورێکی هەمیشەیی گفتوگۆی لەسەر یەک بەیەک بەرگە و مادەکانی ئەم پرۆژە دەستورە کراوە بەڵام تاوەکو ئێستا هەرێمی کوردستان خاوەنی دەستورێکی هەمیشەیی نییە گفتوگوی هەموم بابەتە و زیاتریش لەگەڵ عەدنان عوسمان چاودێری سیاسی دەکەم کاک عەدنان سڵاوت لێبێ ئەم کاتت باش گەر بێت تێرۆ سپاس دەکەم کاک عەدنان سڵاوت لێبێ ئەم کاتت باش هەڵبەت سۆکو سەرەتاژ ئاماژەم پێکرد لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ڕۆژاوای کوردستان گرێبەستی کۆمەڵایەتیەوە دەستور پەسەند کراوە گرنگی پەسەندکردنی دەستور لە ناوچەکە چییە پێتان وایە ئەم دۆخێکی ئێستا لە ناوچەکە هەیە تێدەپەڕێنێ ناوەڕۆکی دەستورەکە پێتان چۆنە گرنگی لە چیدایە سپاس وڵات طبعا بۆ ئەو بەشەی کوردستان با بڵێن ڕۆژاوایە کوردستانی سووریای پێڵێن ئێمە یا ئەو ناوچەیەکە ئەوان خۆیان پێڵێن با بڵێن باشوور و باکوور و ڕۆژهەڵاتی کوردستان یا سووریا هەنگاوێکی زۆر گرنگە بە حکومیەوەی کە هێشتا ئەو ناوچەیە لە ڕووی قانونی یەکلا نەبووەوە پەیوەندیەکانی لەگەڵ دەوڵەتی سووریا چی نییە و هێشتا لە کێشمەکێش و شەڕ و ئەوانەدان یعنی هێشتا با بڵێن تەنگژەیەکی گەورەی سیاسی و تەنانەت سەربازیش لەو ناوچەیە هەیە بوونی ئەم دەستورە بەڕای من یا دەرکردنی ئەم گرێبەستە کۆمەڵایەتیە کە خۆیان ناوە گرێبەست کە خۆی دەستورە هەنگاوێکی زۆر گەورەیە بەنسبەت ئەو ناوچەیە و بۆ داڕشتنی ئایندەی ناوچەکەش و شێوازی پەیوەندی ئەو ناوچەیە لە ئایندەدا ئەگەر لەگەڵ دەوڵەتی سووریا کە هەر ئەبێ لەگەڵ دەوڵەتی سووریا گفتوگۆ بکرێ لەگەڵ تەیف و لایەنەکان و کۆمەڵگای سووریدا ئەگەر گفتوگۆیە بکرێ من پێم وایە ئەمە بێتە سەرەتایەکی زۆر باش بۆ گفتوگۆ بۆ داڕشتنی شێوازی حکومڕانی لە سووریا دەستورەکە خۆی ئەگەر قسەێک بە کورتی قسە لەسەر ناوەڕۆکەی بکەم من بە حکومەوەی کە خۆشم لە لژنەی دەستوری هەرێمی کوردستان بووم ینی چاوم خشاندۆ بە کۆمەڵێک لە دەستورەکانی جیهان و ناوچەکەوەمانم پێم وایە دەستورێکی زۆر پێشکەوتوترە دەستورێکە لە سەروی کۆمەڵێت تێگەیشتنی زۆر تەسکی نەتەوەیی و ناوچەیی و تایفی و ئەمانەیە دەستورێکە تقریبن بۆ خەڵک و دانیشتوانە ئەسلەکانی ئەو ناوچەیە نووسراوە دەستورێکە بۆ پێکەوە ژیان و دەستورێکە بابڵێن بە کورتەکەی دەستورێکی بابڵێن ئستونی نییە دەستورێکی ئاسۆییە دەستورێکە لە خوارەوە دەسڵاتەکان وردە بەرزە بێتەوە تا سەرەوە و شکری پێدانەوەکو دەستورەکانی تر ناوچەکە لە سەرەوە دەسڵاتەکان شۆڕ ڕەبێتەوە بۆ خوارەوە هەندێک جاری شۆڕ نابێتەوە ئەم لە تەفاسیلی زۆری داوە بە شێوازی دابەشبوونی دەسڵاتەکان پێم وایە گرنگە یعنی تەجاوزی کۆمەڵێ مەفاهیمی قەومی تەسک طبعاً کردووە مافی پێکاتەکانی وەکو کوردوانە پاراستووە ئێستا خەڵکانێک گەڵێن ئەمە دەستورە هیچ باسی کوردستان وایەتیانە کە بە پێشەوانەوە باسی کوردیش تیاکەوە مافی کورد و چەسپاندنی مافی کوردیش لەوێ بەڵام پێکەوە ژیان زۆرتر ناونیشانی ئەو دەستورەیەکە ئەوە گرنگە ببوورە قسەشەکەی کاریگەری لەسەر کوردستانی من پێم وایە ئەم دەستورە ئەگەر بڕاتە بۆ ئاری جێبەجێکردنەوە چونکە هەستەکەم نەختی قورسایی هەبێت لە ئێستادا هەم کێشمەکێشەکانی ناو سووریا و هەندێک لە زاراوە و هینەکانی دەستورەکە خۆشی ئەگەر بڕاتە بواری جێبەجێکردنەوە نەک هەر کاریگەری ئەبێت لەوێ کاریگەریکی ئیجابی لە ناوچەکەش ئەبێت چونکە ئەمە تەجاوزی کۆمەڵێ مەفاهیمی تەقلیدی کردووە لە ململانەی نەتەوەکان و تەیفەکان کۆمەڵگەڵەیە ئەمە دەستورێکە چەترێکە بۆ پێکەوە ژیان و ناونیشانێکە بۆ پێکەوە ژیان و پێکەوە کارکردنی هەموو پێکهاتەکان لەو ناوچەوە پێشم وایە ئەمە بەنسبەت خەڵکی کوردستانەوە بەتایبەت لە سووریا کە ساڵانێکی درێژ بێماف کراون ینی ئەمە ڕەونەقێکی گەورە بە داخوازیەکانی خەڵکی کوردستان و مافەکانیشانەدا لەو بەشەی کوردستاندا و خەباتی کوردیش وەکو نەتەوەیەک زۆر باشە باتە پێشەوە زۆر باشە کاک عەدنان ئەگەر باز لە دەستوری هەرێمی کوردستان بکەین بەڕێستان پێتان وایە بۆچی تاوەکو ئێستا هەرێمی کوردستان خاوەنێکی دەستوری هەمیشەیی نییە ئایا ڕێگری هەیە کێن ئەوانەی کە ڕێگر بوون ئەسڵەن ڕێگری بۆچیە بێ هەبێت لە کاتێکا کە دەستور ئەگەر بێت و لە پێناسە یاسایەکەی خۆی سیرکەین نیشانکردنی دەسەڵاتە باڵاکان و ڕێخستنی ژیانی تاکەکانی کۆمەڵگەیە بۆچی ئەسڵەن ڕێگری هەیە وڵا جاوە پرسیارێکی زۆر وردە بۆچی ڕێگری هەیە فعلەن ڕێگری هەیە ڕێگرەکەش تەنها لە هینێکەوەنیێت ڕێگرێکە لە عەقڵێتی سیاسی حاکمە لە کوردستانە ئەم عەقڵێتە تەسکەی حزبایەتی لە کوردستانە
یاساکان پیان وایە ئەو یاسایانە ئەبێ بە باڵای خۆیانە بە باڵای حزبەکانیانە بە باڵای کەسە متەنەفسەکانی ناو حزبەکانیانە داتاشرێت و بدورێتەوە دەستوریشان هەروایە بیست هەنوویست دەستورێک بێت کە دڵخوازی خۆیان بێت دڵخوازی حزبێک و لە ناو حزبیشە کەسایەتێکی دیاریکراوە بێت کە دیارە دەستور وەکەوەی کە لە ڕۆژاوا کردوانە عقدێکی کۆمەڵایەتی عقدێکی اجتماعی هەموو پێکاتەکان و هەموو هاوڵاتیانە دەستور زامنی مافەکانە بەڵام دیاریکردنی دەسڵاتەکانیشە لە هەمان شێوە سنووری دەسڵاتەکان و داڕشتنی دەسڵاتەکان و دابەشکردنی دەسڵاتەکانی تێدایە ئەم دەسڵاتی کوردستان ساڵانێکی دوورژە دەرفەتیان هەبووە لە 92 تا ئێستا دەرفەت هەبووە کە چەندین یاسایان کردو چەندین خولی پەرلەمان هەبوو بە ئاسانیش ئەتوانات دەستورێکی بنووسرێت بەو شێوەیە بەڵام لەبەرەوەی ململانیەکان و لەبەرەوەی ینی تێگەیشتنیان بۆ نەبووە کە دەستورێک هەبێت و بۆی دەسڵاتی خۆیان دەسڵاتێکی ڕەهابێت چونکە دەستور سنوورداری ئەکاتەوە کە دەستورت هەبوو تۆ دەسڵاتەکان دەستنیشانەکرێت سنوورەکانی دەسڵاتەکان نەزانی دوجاریش محکەمەی دەستوری تەبێت بەڵام ئەمان بۆ ئەوی دەسڵاتی خۆیان ڕەهابێت بە ئارزوی خۆیان یاسا دەرکەن و پەرلەمان لە ژێر سایەی خۆیان هەبێت گوێیان بۆ نەداوە کە ئەم هەرێمە بێتە خاوەنی دەستور بەتایبەت لە دوای 2005 کە دەستوری هەمیشەیی عێراق چەسپێنراوە لە دەستوری هەمیشەیی عێراق ئاماژە بۆ درراوە کە هەرێمی کوردستان بۆی هەیە دەستوری خۆی هەبێت ئەبوایە بەخێرا بیر لەوە بکرێت ڕاستە ڕشنووسی دەستورمانەیە چەند ڕشنووسێکی دەستوریشمان هەیە وەک باسم کرد من خۆم لە لژنەی دەستوری بووم لە 2015 لژنەیەکی دەستوری تازەی پێکەنە بەڵام نیەتی ڕاستەقینە نەبوو بۆ تێپەڕاندنی ینی بۆ نووسینەوەی دەستورێکی گەلپەسەند نیشتیمان پەسەند دەستورێک بێت کە بۆ حزب بۆ کەسایەتی حزب نەنووسێت بۆ گەل و بۆ نیشتمان بۆ سەقامگیری بنووسێت من ئەو نیەتم تا ئێستا نەبینیوە زۆر باشە کاک عەدنان وەکە کەدارن دۆخی هەرێمی کوردستان بە دۆخێکی خراپدا تێدەپەڕێ و هاوڵاتیانیش بە هەمان شێوە هەتا تازەترینیان یاخود گەورەترین و قورسترینیان کە لای خەڵک بەڕاستی جێگەی نیگەرانیە بایکۆتی مامۆسایان و بەکەوتنی پرۆسەی خوێندن لە بەشێک لە پارێزگاکانی سنووری پارێزگای سلێمانیش بە هەمان شێوە ئەگەر ئەمە وەکو ئەگەرێک باز دەکەین لەوا دیاریکراوەی کە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیاریکراوە هەڵبژاردن بکرێت کوردستان ببێ بە خاوەنی دەستورێکی هەمیشەی خۆی پێتان وایە قەیرانانەی کە هەیە تێپەڕێت خۆی جارێ من لە سای ئەم دوو حزب بە خراپ پێزانم ئێستا بیر لە ڕشنووسی دەستور بکرێتەوە دەستور گرنگە من پێم وایە ینی ئێمە بەردەوامە بیرکردنەوە لەوەی کە دەستورێکمانەوێت بەڵام دەستورێکی نەبوونی دەستورەکە لە بوونی دەستورێکی خراپ کە ساڵانێک تووشی بینی بێتە گوێرێکی گەورە بۆینەکان باشترە نمونەکەی باشتر لە بوونی دەسوورێکی وە بەڵام لەم ساتە وەختە لە ژێر هەیمەنەی یەکێتی و پارتیا من بەخراپ پێزانم لە حسابی لە دەسوور بکرێت با هەڵبژاردننی داهاتوو بکرێت ئەگەر بە هیوای ئەوەی تەبعاً تەوازنی هێز لە کوردستانە گۆڕانکاری بەسەر بێت ئەگەر ئەو تەوازن لە ئاسی چاوەڕوانەکانە بێت ئەو کاتەکرێ بیر لەوە بکرێت و لە ژنەیەکی تردانرێت کە دەسوور بنووسێت بوونی دەسوور گرنگە ڕاستە دەسوور عسایەکی سەحری نییە بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵام من هەر یەک نمونەت بۆ بێنمەوە لەوەی کە گرنگەکەی دەسوور چی بۆ نمونە ئەگەر دەسووری هەرێمی کوردستانمان هەبوایە و وەک باسم کرد سنوورەکانی دەسڵاتەکانی هەموو دەستنیشان بکردایە و یەکلا بکردایەتەوە ئەو کاتە محکەمەی دەسووری شەبوو بە ئاسانی ئێستا بۆ نمونە ئەوە بۆیان نەئەچوە سەر کە ئەنجومەنی پارێزگاکان 4 ساڵ بە ناقانونی کارەکانی بکات پەرلەمانی کوردستان ساڵێک تەمەنی خۆی بە ناقانونی درێژ بکات و ئەوە نزیکە خەریکە ساڵێکە بینەوە کە پەرلەمانی کوردستان ناتوانێت هەڵبژاردن بۆ خۆی بکات یعنی ئەو بۆشایە تەشریعیە نەبووە بە ڕێگا نادرا بۆ شێوەیە بە ئارەزوو خۆیان بە مەزاجی خۆیان ماوەکان درێژ بکەنەوە و کورت بکەنەوە بکەن ینی گرنگەکەی دەستورەکە لەوەیە وەک باسم کرد دەستور دیاریکردنی ئەرک و مافەکانە هاوڵاتیانیش مافیان هەیە و لەو دەستورە مافەکانی هاوڵاتیانیش سپێرێ هاوڵاتیان توانن بە گوێرەی بەندەکانی دەستور و مادەکانی دەستور شکات بکەن لە محکەمەی دەستوری بۆ هەرچەند ئێستاش هاوڵاتیانی کوردستان توانن لە محکەمەی باڵای فدرالی شکات کە دەستوری هەرێم نیەت و دەستوری عێراق دەستورێکی باڵایە و وەسیقەیەکی باڵایە بۆ هەموو عێراق هاوڵاتیانی کوردستان لەوێش توانن پەنا بۆ ئەوش بن